پێکەوە لەبەر دەرکەی عیب نەبی علێوە هەبوو فاتە ڕەس عیب نەبی مەمەک ئەوانەمان دەفرۆز لە پێش دەرکەی بە باوە شینەی ڕۆژێک دیتم تێ لە چی نابوو تێ لەوەندا شیشەکی داخ کرد گوتم بۆ لۆ چییە؟ نعلەکەی دووریەوە ژنێ پەنجا ناحیە هێنا کووە بە غەریبی ئەمەی گەورە کرد بە غەریبی ئەمری گەورە کرد ئەو ژنی لۆ هینام الحەمدوللا دوعای کرد هەینێ سەڵات زەواج هەبوو خاتوون سەڵات زەواج زانی چییە؟ دوو ڕکعات نوێ سونەتت دەکرد دووگردی ڕادێخست داکرد دەگۆ دوو ڕکعات نوێ سونەت بکە ئەوجە بڕۆ ڕەمەل لە داک و با دوعای بکە دوعایەکەت قبوور دەبوو پێچ کوڕی لەسەر یەک دامێ الحەمدوللا هەموو بە زلومارن هەر کەس خانی خۆیە و منداڵی خۆیە لەخۆیان من لە سای سەری دایکم دوعای لۆ دەکردم ئەمە لە بۆ داکەم زۆر باز بوومە لە دنیای برادران داهاتنە مارێ دەیان گوتە داچی عەرەبی عەرەب کۆ لەگەر دەگە عەرەب لەسەر منارەی خۆی فڕێدا لاقی ناشیێ دەیانگە لۆ دەگو گەرە لە دنیای لۆ من باش بووە عەرەب 50 سال شفێر بوو ئەمریا لە پێشەوە سوار دەکرد ئەرێ بەستا 1000 داک فڕە درایە لە تەمبەڵخانەی باشە لۆ ڕەحم نەمایە ئێستا ئەو های لێ هاتیە وەڵڵاهی ڕەحم وایە بەر هەر کەس دێتەوە سەرزەمیر و ئیسافی خۆی داک و باب لۆ ئەولادی دەزانی کو بوو ئەولادی لۆ داک و بابی باش بوو من هەموو جارێ دەرم هەتا نەبێت داک هەتا مندارت بە خودای خاتون نازانی داک و باب داک و باب غەریب بوون فەقیر بوون کەبزان بوون ماڵداری کەر بوون ئەدی بە خورا ئەو هابوو ئیدی مامۆستا زەمانی دایەت گوتێت و دەنگت خۆشە و وەرە فڕقەی نەشیدی باشکە دای لە مناسەبات و وەڵا یەکەم جار گۆرانیت گۆ حەیرانت نەگوت نه من حیران هەتا پاس بردنی ڕسوولگەردی گوتیان دەبێ حەیرانی بێ باشە مامۆستا عوسمان حەیرانی بابی شتێکێک بۆ لە حەیران بێژە هەرە بەتوانە ئەمن داکەم بوو لە ژێر کاریگەری داکەم دەیگۆ شیرێ منت لێ عەرام بی گۆران حەیرانی بابت نەرێ من دەگریە ئەمین نەمگۆ هەر نەمگۆ ئێستاش نەمگۆ متاسیرم بە حەیرانەکانی مستەفا کۆری ڕسوولگەردی ئەمە زۆر متاسیرم بە حەیرانی ڕسوولگەردی ئەوانم گۆتەوە پاس بردنی ڕسوولگەردی ئەویش مامۆستا زەمانی دایەت و عەدنان مەلا و سوڵتان عەبدوڵڵا مەردان و سەید ئەحمەد برای سەید ساڵحی ڕەحمەتی لە سەید ئەحمەد بەرزنجی سەید ئەحمەد ڕەوانزی نا بەرزنجی مامۆستا وریاوە ئەوانە گوتیان پاس بردنی ڕسوولگەردی ئەدەبێ و فەراغەی پڕکەیەوە ئەو مناسەبات من حەیرانم دەگوت دوایە دەم کردە بەستە